مەوە قوتابخانە ژینی هاوڕێک و هەر ساڵ پشکداری پێشانگا شێوەکاری و کارێندەستێن قوتابخانە و سەر بڕێوەبەریە پەروەردە ئاکرێ دەکەین بێگومان ماف ساڵش پشکداری کردیە و ئاتان و کە گەلک باشە ئینشاڵە دی ئەنجامی باش دەستخوڤینین و کو تابلۆیمە پێک دێتن لە چەند کارên شێوەکاریە قوتابیا و هەروسە کارên دەستیên زانستی تێدا هەنا هونەری تێدا هەنا وەرزشی تێدا هەنا نیشتیمان پەروەری تێدا هەنا یەن زانستی کۆمەکە گەلک وا تێدا هەی کو قوتابیا بە کاری خۆ دەستی خۆ دروست کردیە و هەمان تشتی شێوەکاری ئەو قوتابیە لێرە پشکداری دیوان ئەوان داکردە وێنانەدە لێرە بەرهەبن و ئامادەن و دەستێوان هاتینە دروستکردن و هەر ساڵ مە ئەنجامی گەلک باش دەست خوڤەتینین ئەویش کو مە مامۆستاکە لێ هاتووی زیرەک وای و قوتابیان گەلک باش هەنە کارێن دەستی و شێوەکاری حقیقەت کو ئەو ساڵەش مە هەڤیا هەندێنە ئەنجامەکە گەلک باش دەست خوڤە بینین ئینشاءڵڵا گەلێک بێگومان گەلک گرنگن ئێکێ شیانên قوتابیا دێ دیار بن کو ئەو قوتابیا کارێ دەستی شیان داهەیە کارێ دەستی بکات شێوەکاریە بکە ئەگە بڕێکەوە ئەو فیستیڤاڵا و پێشانگانە نەبیتن ئەم نەشین بزانین کو ئەو قوتابیا یە زیرەکە یان شیان داهەیە ڤە کارانە بکە یان نە بێگومان نوکەڤە ئەو زووتوین احتیمالە هونەری بێژنەمە نزانین بەس ئەگە بێژنەمەوەرە وێنەکی چێکە یان کارێکی دەستی دێ شیانێمە دیار بن و پێشانگانەش شیانên ڤە قوتابیانە دێ دیار بن کو هەتا چ ڕادێکی زیرەک و باشن